درەنگانی شەوی ڕابردوو لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەڵەبجە بە قفڵ و زنجیر دەرگای سەرجەم مزگەوتەکانی سنووری پارێزگای هەڵەبجەیان داخست. ئەماش سەیرانگا واوی ناوارەکانی سنووری هەڵەبجەیە و قەرەباڵخە و خەڵکێکی زۆر ڕوویان لێ کردووە. داخستنی دەرگای مزگەوتەکان بە قفڵ و زنجیر نیگەرانی و ناڕزایی توندی مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانی بەدوای خۆی دایەنا. ئەو بڕیارەی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی باڵای کۆرۆنا کە دای بڕیارێک بوو بەڕاستی لە جێی خۆیان نەبوو، چونکە ئەبوو ڕۆژی شەممە بڕیارەکەی جێبەجێ کردایە، چکە جمعە ئەمە جمعای پێشوو جمعەمان کردووە، ناکرێ ئەمڕۆ موسڵمانان کێنە یەن بۆ جمعاتۆ ینی دەرگای مزگەوتەکان لە درەنگانێکی شەوادایان خست و کافتریاکان و ئەو شوێنانەی کە بەڕاستی سەیرانگاکان و ینی ئەو شوێنانەی کە قەرەباڵغن دای ناخن تەنها دەرگای مزگەوتەکانیان داخست و قفڵیان لێدا. بڕیارەکە هە تەنها داخستی مزگەوتەکان بێ بەڕاستی ئەمە زۆر دڵگرانی نیگەرانی لەوەی دەرگای مزگەوتەکانمان لێ داخراوە. ئێمە لە هەر شوێنە بێ عیبادەتی خۆمانەکەین، بەڵام ئەگەر ئەوە بێ با شوێنی نێرگەلە و مەساج و مەیخانە ئەوانش هەموو شوێنەکان دابخرێ تا حەدی ئێمە لاریمان نییەوە، بەڵام ئەگەر بڕیارەکە تەنها دەرگای مزگەوتەکان و ڕێکگرتی لە مزگەوت و لە نوێژخانان بکرێ ئێمە دڵگرین بەتایبەت. ڕۆمێنەبان ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژی جومعەیە، ئەوە لە حیج وەخت و کات و سەعاتێکە پەیوەندی ئەوەی کە ماڵی خوایە و پەیوەندی واپیوە هە لە خوا ساحێبێتی ئەوە لایەن نەخستە، نوێژگەریان نەتوانانە لە مزگەوت. داخستنی دەرگای مزگەوتەکانی هەڵەبجە لە کاتێکدایە ڕۆژی پێنجشەمە بەکۆی دەنگ مامۆستایانی ئاینی بڕیاریاندا بوو نوێژی هێنی لە مزگەوتەکان بە ڕێکاری تەندروستی ئەنجام بدەن. لقی هەڵەبجە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە قفڵ و زنجیرکردنی دەرگای مزگەوتەکان نیگەرانە و دەڵێت بڕیارەکە لە جێی خۆیدا نییە. بڕیارێک درا بە حەقیقەت لە جێی خۆیان نەبوو، بڕیارێک درا کە درەنگ بوو بە حەقیقەت. ئەم بڕیارە ئەبوایە کاتی سەری ساڵی کوردی کاتی نەورۆز ئەو بڕیارە بدرایەکە مەبەستم داخستنی دەرگاکانی مزگەوت نییە، ئەو هەموو کۆڕ و کۆبوونەوە و تێکەڵی کەوا هەبوو ئەوە کۆرۆنای بڵاوە کردەوە. شوێنێک کە خەڵکانێک ڕووی تیئەکا پێنج فەرزە دەست و دەموچاوی ئەشوەرێ و پاک و تەمیزی خۆی ڕعایەتەکات و لەوێ وەڕێنمایی خەڵکی ئەکرێ بوو ئەوەی کەوا خۆیان بپارێزن لە هەموو دەرد و نەخۆشیەکان ئەبوایە ئەو شوێنانە دانەخرایە و ئەگەر داش بخرایە بڕیار بدرایە دابخرێ آخر شوێن و آخر جێگە بوایە دابخرایە. بۆیە ئێمە وەکو لقی هەڵەبجەیەکێتی زانایان بەڕاستی بڕیارماندا بوو کە دەرگای مزگەوتەکان دانەخرێ، بەڵام بەداخەوە کاتێک کە هەستاین بۆ نوێژی بەیانی ئەمڕۆ ئەمشەو ئەزانین دەرگای مزگەوتەکانمان هەمووی قفڵی لێ دراوە. قفڵ و زنجیرکردنی مزگەوتەکانی هەڵەبجە لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو فستیڤاڵی گەورە بە بەشداری دەیان هەزار کەس لە هەڵەبجە بەڕێوەچوو. بڕیارەکەی وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێم بە داخستنی سەرجەم مزگەوت و شوێنە ئاینیەکان لە هەرێمی کوردستان تا دەی ئەم مانگە لە کاتێکدایە کە مانگی ڕەمەزان نزیکەوە وڵاتیان لەم کاتانەدا خۆیان و مزگەوتەکان بۆ پێشوازی لەو مانگە پیرۆزە ئامادە دەکەن. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.